بینەرن بەڕێز ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خوشحاڵ و وەختەوەرین جارێک دنگەشت نەفۆین ڕێزدار بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامەی کوردی ناوەنیشانێ خەلەکێژی دێ خزمەتەوەین بەڕێزکەن دوور بابەتێکی گرنگ کە گرێدایە هەفکاریە مرۆڤی وە یانکوچەوە یارمەتیدانا مرۆڤ دیکەی و چەوە هەفکاریە مرۆڤ دێتەکردن مرۆڤ سروشتێ خۆ سروشتێوی کۆمەڵاتیە و حەستکەتن گەل کۆمەڵگەهێ بژیتن بەرێ چەندێ پێتوی پێ چەندەیە کەم هەمی هاروکار بین گەل ئێکودو داکو بشین ژیانە خۆ خۆش بکەین و بشینمە لێک نزیکی زۆر ببیت و دلوانیت گەلێک هەبیت و مەزک ڕەشی و حەسادەت و نەڤیان ئەدگەل ئێک نەمینیت و بشین جواکی خۆ بەرف پێش ببین و بشین کەسانین ڕۆشنبیر بین و کەسانین ئینسانی خواز بین بۆیە سەرێ چەندێ مەدوێتن چەندین پرسیارە ئاڕاستەی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق بکەین بەدوێ بزانین قورئانە پیرۆز وەکە سەرچاوێکی سەرەکیت ناوە ئیسلامێدا چەوا بەحث الهەفکاریە و یارمەتیدانا مرۆڤی کریە هەروسا مەدوێ بزانین ئایا چ نمونین زیندی هەنە ئەلە ڕابردوو ئتنەهادا کە بەحسا یارمەتیدانێ و هەفکاریە مرۆڤی کردبیتن دیسان ئاستەنگên کەلتوری چنە هەمبەر جێبەجێکردنا یارمەتیدانێ و هەفکاریە مرۆڤان دیسان ڕێگرên یاسایی و کەلتوری ژی هەنە مدوێت وانژی بزانین ئایا و چ ڕێگرن کەلتوری و یاسایی نەت بنە هۆکار کە نەهێتە ئەنجامدان ئەف پرسیارە و چەندین پرسیارندی دەهێنا ڕاستەکردن بوو مامۆستای بەڕێز مامۆستا زۆر بەخێربێ سەرچاوە مامۆستاوەکەمە ئاماژە پێدای مرۆڤ هەر مرۆڤێک بطبعی خۆ یعنی حەس کۆمەڵاتی و حەس جڤاکیت کەتن کە تنێ نەژیتن کە ئەف سیفەتت ناوە ئینسانی دەهەبیتن ئۆتۆماتیکیان حەشوێ چەندێت کەت کە هەفکار بیتن گەل کەسێ بەرامبەر خۆ ئەو هەفکار بیت خەلکێک هەفکار بیت گەلوی چەندێ لەو ڕەمەدوێت بزانین سەرچاوی قورئان سەرچاوی ئیسلامی کە قورئانە پیرۆزە چەوە بەحث ئەلڤی چەمکەی کریە و چەوە هانامەدا کە ئەم ئەڤی ڕەنگەی بین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئاین کە هاوکاری و یارمەتیدانە بەێ ئەمە دەستەواژەیەکە و زاراوەیەکە و زۆربەی مسلمانان ئەیزانن بەڵام لە بواری کردداریدا پێویستی بەوە هەیە ماوە نەماوەیەک باسی بکەینەوە و وەکو بڵێ دووبارە و چەندباری بکەین لەبەر ئەوەی ڕووداوەکانی ئەمڕۆکە لە جیهانە ڕۆدن زۆرن لە هەمان کاتیشدا زۆربوونی ژمارەی دانیشتوان و تێکەڵبوونی ژمارەی دانیشتوان و فراوانبوونی شارەکان و پڕبوونی شارەکان بە ژمارەی دانیشتوان و بوونی ئاوارە لە هەمان کاتدا ئیدی وڵاتی ئێمە و هەرێمی ئێمە ئێستا تا دێ نەتەوەکانی نێوی زیاتر دەبێ ئاینەکانی نێو هەرێمی کوردستان هەر لە ژمارە و جیاوازیاندا زیاتر دەبن کرانەوەیەک بەڕووی دنیادا هەیە لە هەمان شێوە کەواتە ئەم بارودۆخە هەندێک لە بۆچوون و قەناعەتەکانی پێشوو ڕەنگە بگۆڕێ ڕەنگە ببێتە مای ئەوەی تعاون و یارمەتیدان کەم ببێتەوە زۆر گرنگە لە بواری ئاینی چەندبارە ئەم باسە بکەینەوە بۆ ئەوەی کەوا گیانی هاوکاری لە نێوان ئینسانەکاندا لە زیاد بوونەبی یەکەم ئەوە کە خوا سوبحانه وتعالى لە قورئانە دیارترینی ئاەتەکان ئەوە بوو کە فەرمووی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان کەواتە لێرە زۆر واضح دەرکەوت کە وتعاونوا بە هەمومان دەڵێ بە کۆ دەڵێ هاوکاری یەکتر بکەن على البر والتقوى لە بواری چاکە لە بواری کاری چاکدا یارمەتیدەری یەک بن ولا تعاونوا خۆ ئەوەش هەر بە من و تۆیەتی هەر بە ئێمەیەتی ئەمجا دەڵێ هاوکار مەبن ئەگەر بێت و لە بواری گوناهکاری و لە بواری زیانگەیاندن بە خەڵکدا ئەم دوو ئاەتە وتعاونوا ولا تعاونوا هەردووکی بە هەمومانەتی مانای چی دەستەکەوێ هەموو جا گوتومە لە گۆڤاری هەژان ژمارە 4 ساڵی 2000 بەری 18 ساڵ گوتومە ئەم ئاەتە چیمان پێ دەڵێ هاوکێشەیەکی کوردیمان دەداتێ کوردی پێمان دەڵێ هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چێ یعنی چی یعنی پێمان دەڵێ مادەم دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى مادام لە ڕێی چاکە و لە ڕێی باشەدا بێ هاوکاری بکەن ئیتر هەر دینێکی هەیە هەر نەتەوەیەکی هەیە هەر بیر و بۆچوونێکی هەیە گرنگ نییە ولا تعاونوا على الإثم والعدوان ئەگەر لە بواری گوناه و لە بواری زیانگەیاندن بە خەڵکدا بۆ هاوکاری کەس مەکەن خواکە برای خۆتانە بێ خواکە مسلمان دەبێ خواکە هەر کەسێک دەبێت ئاەتی باسی دوو چەم کەکرێ مامۆستا تەقوە و بیر ئیثم و عدوان تەماشاکە بر و تەقوا ئیثم و عدوان تەماشاکە بر ئەو چاکەیەیە کە وەکو بڵێ لەگەڵ خەڵکدا دەیکەی وانە تەقواش ئەتەقوا ها هونا یعنی خوددا خۆی دەزانێ
کە ئەم کاری تۆ دەیکەی بە چ نیەتێکە و خوا پێ ڕازیە ئەی کەوتە بەشێکی نادیارە بەشێکی دیارە عمودی و ئوفقی ولا تعاون على الإثم والعدوان عدوانیش دیارە لە بەرامبەر بەر دیارە دەستدرێژیکردنە سەر خەڵکە ئیثم و گوناه ئەو شەر خوا پێی دەزانێت کەواتە هەردوو شتە نادیارەکە و دیارەکەی ڕوون کردەوە جا ئەم ئاەتە پێمان دەڵێ هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چێ یعنی زۆر مەپرسن ئەوە چێ ئەوە چ دینێکی هەیە ئەوە لەم ڕۆژانە یا لە ماوەی ڕابردوودا گەنجێک خوالی خۆش بێ مەسەلەن توانی یان هەوڵیدا ئافرەتێک ڕزگارکە ئیتی دوای نەیتوانی هەردووچیان وەفاتیان کرد کەنکان وانە بوو ئیدی زۆر ئەوترێ ئەو کوڕە کووردا بۆچی خۆی لە پێناوی عەرەبێکە ئەو نازانێ یعنی ئەو ئینسانیەتە گرنگە ئەبێت تۆ دەستخۆشی لەم ڕۆحە بکەیت و یعنی وەکو بڵێ ئەمەد لا ڕاست بێ کە ئینسان لە خزمەتی ئینسانە خدا وای فەرمووە کە ئینسان لە خزمەتی ئینسانە بێ لە حاڵەتی تنگانەدا ئەکرێت لە زۆر شوێنی دیکەش کەسێکی عەرەب تۆی ڕزگار کرد بێ جا ئەمە ڕاستە ڕژێمە یەک لە دوایەکەکان عەزیەتیان داوین بەس ئێمە نابێ کێشەکان بێنینە ئاستی ئاینی نابێت کێشەکان بێنینە ئاستی مەذهبی نابێت کێشەکان بێنینە ئاستی نەتەوەیی لەسەر تاک جیبەجیب ئەمە قسەیەکی ڕاستە جا لێرەوە وەکو تەرجمەیەک بۆ قورئان پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی الله في عون العبد ما دام العبد في عون أخيه بكردي خدا هاوكاري إنسانة تا أو شوني إنسان هاوكاري براي خويتي أما بكردي أهوا درجته أما قصيكي الراستة أما خالك زور سالكي خاڵی دووەم هەر کەسێک لە هەر بوارێکدا کە زیانی بە من و تۆ نەگەیاند بێ ئێمە حەقمان نەبێ چونکە یەکێک لەو ڕێگرانی کەوا یعنی قورئان باسی دەکا پێمان دەڵێ ئاگدار بن مەیکەن بە ڕێگر کاتێکەوە ئەتانەوێ یارمەتی کەسێک بدەن بڵێن وەڵا ئەو کەسە بێ باوەڕە من یارمەتی نادەم لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين بكردي ودادا فرمي أو ككسك شر ديني أوي نكرد ولا قلتان كسك نهات ولا خاتي خوتان ودرني دين وديار نشر دين تانك نشر ديار تاندك بابي باورج به أجر هاناي بو هنا يارمتي با خدا ئەو جۆرە کەسەی خۆش دەوێت کە یارمەتی ئەو جۆرە کەواتەکردنی چاکە و یارمەتی خودی ئینسان گرنگە نە سیفەتەکانی ئەو خداوا دەڵێ خداوا دەفەرموێ کەواتە مادام ئەلێرێک مەسەلەکە دەرەکەوێت ئەم ئینسانە بە تۆ دەڵێن فڵانە کەسەوە بۆ یارمەتیدا ئەڵێ بۆ کورە بابە ئینسانێکی بێباوەڕە دەڵێ ئەم ئینسانە بێباوەڕە خدا دەفەرموێ ئەوە بۆ خۆی بێباوەڕە بەڵام شەڕی دینی منی نەکردووە نەهاتۆتە سەریشمان لە ئەرزی خۆمان وە دەرمانێ کەواتێمە ئەبێ خدا دەفەرموێ ئەبێ ئەن تەبەڕوهم وتوقسطوا إليهم لەگەڵیانە دادپەروەر بن ئەو پەڕی بڕ چاکەیان لەگەڵدا ئەنجام دەن بەم کارەشتان ئین الله يحب المقسطين تۆ دەبیتە خۆشەویست لە لای خوددا ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە ئەمان باتە سەر خاڵی سێم لە قورئاندا قورئان پێمان دەڵێ ئێمە لە چەندین بازنە بەیەکەوە دەژین ئەو بازنانە هیچ ناڕوانێتی ئەوەی من و تۆ چ دینێکمان هەیە چ مەذهبێکمان هەیە لە چ نەتەوەیەکین لە حاڵەتی یارمەتیدانی ئینسان بۆ ئینسان بڕۆنە سەیری قورئانکە لە قورئانە دەفەرمی ینی خوا سوبحانه وتعالى دەستەواژەیەک بەکاردێنێ ئەصحاب وأصحاب مدين بله أصحاب مدين چێ یعنی ئەو مەدیەنە شوێنێکی دیاری کراوە وانە لەوێدا ئەوەی کە لەوێدا دەژێ و لەو شوێنەدا دەژێ ئەوەی کە بە شوعەیب بڕوای هێناوە و ئەوەی کە باوەڕی بە شوعەیب ژنیەمانە هەمووی ئەصحابی مەدیەنە بله چونکە ئەو شوێنە کۆیان دەکاتەوە ئێمە دەڵێن خەڵکی هەولێر ئەتر نەمانوتوە خەڵکی هەولێر کامەی هەموو ئاینەکانی و هەموو نەتەوەکانی تێدایە خەڵکی دهۆک خەڵکی هەڵەبجە خەڵکی کەرکووک خەڵکی سلێمانی نبینی خەڵکی هەرێمی کوردستان کەواتە هەمووی هاوڵاتیە ئەوە قورئان دەڵێ ئەمانە ئەصحابن ئەصحاب لە چی هاتووە لە سوحبەت یعنی بە بەردەوامی لەگەڵ یەکدا لە قورئاندا ئەبینی ئەڵێ ئەصحاب الحجر ئەصحابی الرەس یعنی هەمووی ئەمە ئەصحاب الکهف ئەوە کۆمەڵە کەسێکن بیر و باوەڕێک کۆی کردوونەتەوە لە شوێنێک دەدەژێت بڕۆ بۆ شوێنێکی تر ئەصحاب القەریە خۆ ئەصحاب القەریە باش و خراپی تێدایە کەچی خوار پێیان دەڵێ ئەصحاب القەریە بڕۆ بۆ شوێنێکی تر لە قورئاندا دەفەرمێ ئەصحاب القبور بله لە ئەصحابی قبور باشە خۆ ئەو قەبرستانە کە خەڵکی تێدا مردووە خدا ئەڵێ ئەصحاب القبور هاوڵانی گۆڕستان ئەوە لە گۆڕستانێکە دەژین هاوڵانی گۆڕستانن
بەڵام نوێژکەر و نوێژ نەکەر و ڕۆژوگور و ڕۆژ و نەگر و ئیتی هەرچی دەڵێ بێباوەڕ هەموو لێ قەبرسان کەواتە بڕۆ لە قورئاندا دەفەرمێ ئەصحاب الفیل ئەصحاب الفیل زۆرن نازانی هەر کەس بە نیەتێک بەڵام لە دەوری شتێکا کۆبوونەتەوە شتێک کۆی کردوونەتەوە بڕۆ بۆ قورئان جارێکی تر دەبینی دەفەرمێ ئەصحاب السەفینە کۆمەڵە کەسێک لە سەفینەیەکدا ببینی ئەگەر ئێستا بەم زاراوەیە بکەی لە ئەم سەردەمە ئەصحاب الطائرەشمان هەیە ینی 300 کەس 200 کەس ئەشتە نێو فڕۆکەیەکە ئەو کاتێکە لە نێو فڕۆکەیەکدان دەبێت تۆ دوعا بکەی ئەم فڕۆکەی بە سەلامەتی بگە دەڵێن کاکە خۆ لە نێو فڕۆکەکەداوا هەندێک وای نەخۆنەوە هەندێک جۆرێک لە مەشروباتە خۆنەوە قەینا هەندێکی تر ئۆرنجە خۆنەوە هەندێکی تر چۆنەڵێ شەربەتی سێوە خۆن هەموو نوعێکی تایە هەموو نەوع دینێکی تایە نوێژکەر و نوێژنەکەری تایە بەس خۆ تۆ نابێت لەو حاڵەتە بڵێ وەڵا من یارمەتی فلان نادەم و یارمەتی فلان نادەم و ینی ئەبوو بەچی ئەوی بە ئەصحابی سەفینە بووی بە ئەصحابی طائرە بەم شێوازە لە قورئاندا جارێکی تر ئەبینیتەوە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بە ئەبوو بەکری سدیقە فەرمی خوا لێ ڕازی بێ إذ قال لصاحبه لا تحزن ئەوە صاحبە لەگەڵێتی چونکە وانە تۆڵی آخر لەبەرەوەیە کە مسلمانە ئەبوو بەکری سدیق خوا لێ ڕازی بێ نابا شتێکی تر بڵێن خدا بە بێباوەڕانی قوڕیش دەڵێ محەممەدیش ئەصحابی ئێوەیە خوا لە قورئان دەفەرمێ وما صاحبكم بمجنون هاوڵەکەتان یعنی محەممەد دەکا بە هاوڵی ئەو بێباوەڕانە لە چی لە یەک شوێندا کە دەژین وما صاحبكم بمجنون وانە کەواتە پێی دەڵێ پێیان دەڵێ ئەی بێباوەڕان صاحبی ئێوە هاوڵی ئێوە کە لەگەڵتان دەژێ ئەو شێت نییە ئەو وحی بۆ هاتوو پێغەمبەر اینجا مەسەم لێرم زۆر جا تۆ لەگەڵ یەکێک تۆ یارمەتی بدەیت کاکە وازی لێ بێن ئەو فڵانە کەس کافرە بێباوەڕە ئەڵێ دەی باش ئەگەر ئەم هەموو عالەمە بڵێ ئەو بێباوەڕ واز لێ بێنی با بچینەوە بۆ قورئان دەڵێ ئەگەر یەکێک بێباوەڕ بوو هاوڕێتی مەکە یارمەتی مەدە ئەی هیدایەتی خەڵک چۆنە درێکەواتە ئەی تۆ چاکە نەکەیت و دوشتی جوان نەکەی چۆنە بڕۆ بۆ خەڵک زۆری هەموو جمعەیەک سوڕەتی کەهف خوێنێ بەس سەرنج نادا لەم ئایەتە کە خوا لە قورئانە دەفەرمێ ئەو کەسە چی دەڵێ بە هاوڕێکەی ئەڵێ قال له صاحبه قال له صاحبه أو خوانا بنا صاحب وانيا وهو يحاوره حواري لقل دادكا دايلوكي لقل دادكا وانيا قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب ثم من نطفة ثم سواك رجلا أبيني تشي الله إخوة سبحانه وتعالى ده فرميه قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك معناه معناه لقل أوي هاوريكي كافرة إيماني بخدانية خدا هشتا دله صاحب بيني صاحب كواتا ما تشمان بيدله إيما دبي صاحبي يعني هاولاتي أمولاتي همو من بيه كوين ما في خو من هي وكو نتوي جواز وكو أيني جواز أو لايك بلام دوا جهر ما دام هاولاتي يكريمين هاولاتي يقولاتين همو من أصحابي أقليمين استبله أصحابي أقليم كواتا كر ما بفيتن كأم سلمين كديني بديني كراست ويا حق وديني كربانية فيتن بو همو كسكت باجين داكو إثبات بكي دستت خوش ما مصيب برس ما وكر جارد فيتن هفلاتين برجي هف بشك بكين يدقل نافا في گفتگو خو او جي سرنجين خو در ببرن بفرمون با بيك و بينر كابلا يزيدي بوا مسيحي بوا عرب بوا لك انا بيوستي بيارمتي بوا حتى بيوستي بارا بوا بو نقليات بو شوينك يارمتي ما بو دا بو همو ما بو ما اخر كريتو يارمتي ما بدا نخير خير او خير نوفي خيره طبعا صدقه بيت خير بيت مروف قال كيف كاتو تش كاز بيتو تش ديونات بيتو تش ملات بيتو تش نتبه بيت فرق نخير هر خيره مروف دي كات او ديول داف خود نويسايا همان مروفي خوا لا كدروسي كردوين بيك شيو دروسي كردوين همي وكو يك جين دروس كردوا اما همان راسا لكولتوري جیاوازین لا آینی جیاوازین جغرافیا من جیاوازه بلام خوای گوره همانی به یک شیوه خلق کردو خوشی لقرآن امی باز کردو اما خۆمان لەسەرەوە ڕابێنین ئەگەر بۆ منە یارمەتی کەسێک بین بیر لە ڕەگەز و لە ئاین و لە کولتور و لە شتێکی نەکەینەوە ئەوە بە باشترین شێوە توانین یارمەتی بەرامبەرەکەمان بین طبعا ئەمە ئەگەر ببێ بە خویەک بۆ هەر تاکێک زۆر باشە بێت یا درست ئەوە مرۆڤ بەس بزانێتن کە ئەف مرۆڤ هەنێ هەژی خێرەیە ئانە شوێری وێڤەتر نەیە پرسیارە هەندێنەکی ئەوە چ عاشیرە و چ بنەماڵە و چ قەومە و چ نەتەوە و خێر هەمی کەسات چیتن فەقیرێک هەژارێک پێویستی بە یارمەتی هەبی بتوانم یارمەتی دەدەم من علاقەم لە دیانەتەکەی وینێ ئایا مەسیحیە ئایا ئیسلامە ئایا یەهودە
ئایا کووردا عەرەبە مەچ عیلاقی بەسە یارمەتیدانێ یارمەتی شتێکە من بۆ خۆیکەم بتوانم بە ژێرەی توانم مساعدەی دەکەم حتمما نابێ بیرکەینەوە هەج ڕەگەزێ بە هەر زیینێ بە لە ڕووی مرۆڤایەتی و ئێمە توانین هاوکاری هەموو مرۆڤایەتی بکەین شەر نییە بۆ نمونە ئەگەر لە ڕەگەزی کورد بێ ئەمە بتوانین دەستی هاوکاری بۆ مرۆڤێکی کورد یا تاچی کورد ئێمە ئەبێ وا بیرکەینەوە کە ڕێز لە مرۆڤایەتی بگرین و هەموو دانیشتوان و هەموو کۆمەلگا بە یەک چاوسێرکەین صحکێتە ئەول کە کەس و کارت خۆ نزیکی خۆ هەکێتە مەتەر مرۆڤێکێتە یە محتاج بیت ئەو نزیکترە و خێرە بدەوی هەرچەندە خێرەت و بیبەوەیە دژیەتە نیاسێژی کە فەرەتە خێرە بدە هاریکاری بدەیە و تشتێکی گەلێکی فەرت هاریکاریەدا پێدا ئەوژە حەجێکردنە ئەتۆ ئەو چاکەی دەکەی لە ڕێی خوا دەکەی و عیلاقی بۆ نیە چ عەجەم بێت چ بگانە بێت چ کورد بێت چ عەرەب بێت عیلاقی بۆ نییە هەتۆ تەنها بەس لە ڕێی خوا دەکەی ئەو چاکەیە هەر ئیسانێک کە پێویستی بە یارمەتی هەبی ئەگەر جیران بی ئەگەر مەسەلان عبر السبيل بيتن يعني ريوبار بيتن ياخذ دربدر بيتن بيوس ناكاتب لي والله من يارمتي وينادم او اسلام ياخذ اونيا نخر ديني ما ريدايا يارمتي هر او شيء بداي يعني بقدر امكاني خط هر ديانك بيتن مثلا حتى جوبي مسيحي باسلامي كرد بي عرب بيتن بینەرن بەرز دەستێن وان بەڕێزانت خۆش بن سەبارەت وان ئەخفتنین پێشکەشی مەکردین هەم یاخفتنین جانبوون و جوانی بەحساوی چەندی کرد کە مرۆڤچەوە بشێتن هەفکار بیتن یارمەتی دەربیتن بۆ کەسێ بەرامبەر خۆ مامۆستا بەرز gelek جارجانە بێت ئاماژەداوی چەندێک کە کورد بەحسا هەر تشتێکی بکەتن زۆر جوانی بەحست کردن بەڵام کێشە هەرە مەزن ئەvێ ئایا بواری کردداریدا ئەم چەند شین وەک پێتوی بین دیف ئاستیوان دروشمانە بین وی لە ڕاستیە هەمیشە لە نێوان بیردۆز و پراکتیکە بەێ لە نێوان ئەوەی کە دەوترێ و ئەوەی دەکرێت لە هەموو بوارەکاندا جیاوازی هەیە هەر ئەوە شتێکی ئاساییە بەڵام بە شێوازێکی گشتی خۆشببختانە لەم بواری کە هاوڵاتیان ئێستا باسییان کرد گەلی کورد بەو کەلتورەی خۆی بە تێگەشتنی کوردانی خۆی لە ئاین لەمەدا ئەتوانم بڵێم بەشی زۆریان ئەو قسانەی کە کردووانە پیادەیان کردووە چونکە بەڕاستی گەلی کوردستان لە مێژە بە میوانداری و بە چۆن دەڵێ جوان پێشوازیکردن لە خەڵکو و ینی ئەوەی کە پێویستمان پێ ئەوەیە کە لە نێوان خۆماندا باش بین ئێمە لەگەڵ غەیری خۆمان تا بڵێ باشی ئێستا بیر لەوەش بکەینەوە چۆن لە نێو خۆماندا باش بین ئەوەش باسێکی تر دەستێتت خوش مامۆستا دیسان مدبێتن ئەم بزانین ئایا نمونێت زیندی هەنە کە ڕابردوو داهات بنە جێبەجێکردن سەبارەت وی چەندێ و نهاژیدا کە نمونێن بەرچاو هەبن ئەف چەمکە یانکو ئەف مەفهوم ئەفتێ گەشتنە دەفوان هەبیتن بڕوانە بچینەوە بۆ 100 ساڵ زیاتر لەمە بڵێ 100 ساڵ زیاتر لەمە و بەروبەری 100 ساڵ جەنگی یەکەمی جیهان لە تەواوبووندا بوو جەنگی یەکەمی جیهان لە تەواوبووندا بوو خەریک بوو هەندێک لە تورکە تۆنڕەوەکان ببنەمایی ئەوەی کە چۆن قەتڵ و عامی زۆرێک لە مەسیحەکانیان کرد لە تورکیا و لە زۆربەی شوێنەکانی دیکە خەریک بوو کارێکی لەو جۆرە لە هەولێر ئەنجامدن لە کۆتایی جەنگی یەکەمی جیهاندا هەوڵێک هەبوو کە پەلاماری عینکاوە بدەن عینکاوە ئەو کات گوندێک بوو لە جاتی ئەوەی کە ئێستاکە فراوانە گوندێک بوو جا کەسێکی هاوڵاتیەکی مەسیحی بە ناوی جەمال مەرقس بابەتێکی زۆر جوانی لە سایتی عینکاوە نووسی دەڵێ ئێمەی مەسیحی باپیرانمان ئێستاش پێمان دەڵێن باپیرانمان وەسیەتیان بۆ کردین گوتیان لە نوێژەکان و لە دوعاکانی ڕۆژانی یەکشەممەتان لە کڵێسا دوعا بکەن بۆ مەلافەندی هەولێر چونکە مەلافەندی هەولێر ئەو زاتە ئەو زانە کوردەیە کە لە کۆتایی جەنگی یەکەمی جیهاندا کاتێک ویستیان بدەن بەسەر عینکاوەدا تورکەکان و سوپاش تێکشکاوەکەی دەوڵەتی عوسمانی ئەو نەهێشت ئەو فتوای داگوتی ئەوانە هاوڵاتی ئەم وڵاتەن و خەڵکی ئەم وڵاتەن و ڕێگەی لە هەموو ئەو کوردانەش گر کە بە ناوی ئاینەوە بەتەما بوون ئەم کارە ئەنجامدەن ئەمە بەڕاستی تێگەشتنی کوردانەیە لە ئاین تێگەشتنی کوردانەیە لە ئاین کە چۆن ئێمە بە جیاوازی ئاینیشەوە کاری لەم جۆرە و جوانمان ئەنجامداوە ویگرام ڕۆژهەڵات ناسێکی سکۆتلەندی بوو هاتە ناوچەی بارزان و ئەوانە خۆی بە بیانووی ئەوە هاتبووکەوە لە هەوڵی ئەوە بە یارمەتی مەسیحەکان بدا و لە خەمیان نابێ کاتێکی عەبدولسەلامی بارزانە بینێ بەڕەحمەت بێ ئەوەی ئەو ئەیکاوەکو کوردێک بۆ یارمەتیدانی مەسیحەکان ئەڵێ یا شێخ ئەمەی تۆ ئەیکەی بە من ناکرێ لەبەرەوە منە ڕۆمەوە ئەو ئیشە پێویست ناکە من هاتووم بۆ ئێرە ڕووی ڕاد ئارەمە تۆ ئەیکەی شێخ ئەحمەدی بارزان بەڕەحمەت بێ لە یارمەتیدانی ئەرمەن
لە دەوروبەری ساڵی 1920 و ئەوانە هەڵمەتێکی زۆر گەورەی هەبووە بۆ داڵدانی ئەو هەموو ئەرمەنیکەوە دەستی سەردەمی ئەو کاتەی تورکیا هەڵاتبوون و قەتڵ و عام دەکران. جووەکان لە عێراقا لە دەوروبەری کۆتایی چلەکانە و تا سەرەتای پەنجاکان هەموو ناسنامەیان لێوەرگیرایەوە و ماڵ و سامانیان هەموو لێوەرگرتنەوە و هەموو یانیان بێ ماڵ و سامان کرد و هەندێکیان بردەوە چۆن ئەڵێ زۆربەی زۆریانیان دەرکرد و بەرەو ئیسرائیل نردیانەوە. بەشێک لەوانە بێماڵ و بێ حاڵما بوونەوە لە کەرکووک سەیەحمەدی خانەقە سەیەحمەدی خانەقای کەرکووک هات هەموو ئەوانەی هێنایە نێو خانەقاکەی خۆی ئەلەوێ نان و ئاوی دەدان تا ئەو کاتێکەوە ئەوانش چوونەوە بۆ ئیسرائیل. کاک ئەحمەدی شێخ منسوبی هەبوو خەڵکی هەبوو لە مەهاباد. کاک ئەحمەدی شێخ لە سلێمانیە خەڵکی هەیە لە مەهاباد ئەلەوێ یەکێک لەو کەسانەی کە خۆی بە منسوبی کاک ئەحمەدی شێخی سلێمانی دەزانێت لە مەهاباد هاتووە لەسەر مەسلەی ماڵ و دیوار و ئەو بابەتانە شەڕی کردو لەگەڵ ماڵێکی جوو لە مەهاباد. ئەو جووە لە مەهاباد و هاتۆ بە سلێمانی وتوێتی یا شێخ فڵانە کەس خۆی بە کەسی تۆ ئەزانێ و دەستدرێژی کتۆرە سەر ماڵی من ئەوە ماڵەکەی من و دیوارەکەی بڕوخێن و ماڵی من بێتە سەر ماڵی خۆی. کاک ئەحمەدی شێخ لە سلێمانی و چۆ بۆ مەهاباد ئەو کاتە منسوبەکانی خۆی لە مەهاباد یا شێخ بە خێربەی فەرموو ماڵی ئێمە وتی ناچۆ ماڵیەوە چۆ ماڵی ئەو جووە ئەوە غەدرتان لی کردووە ئەوێ ئێمە یارمەتی ئەم بدەین و ئەم ڕزگارکەین ئێوە ئەو تەعەدایە چێ لەمتان کردووە. یەک مانگ کاک ئەحمەدی شێخ لە مزگەوتی سوور لە مەهاباد دەمێنێتەوە وعز و ئرشادی ئەو خەڵکی خۆی دەکا کە ئەبێ ئێوە باش بن لەگەڵ ئاینەکانی دیکە. جەنابێتە مامۆستا داوای چەندێک کە هەندێک نمونێن ڕابردوویە دیگەلەی کورد کە وەک کلتور ئەف چەندە کردە و سەقافەتە دەفوان ئەگەر پشتی ناوبڕێ مامۆستا نمونێت زیندیژی هەبن یەدڤێگافکێ مە پێخوشە ئاماژێ پێ بدەی بەڵێ نەچارین بچینە ناوبڕێ بینەرن ڕێزدار پشتی بێنڤێدانەکە کورد و دێزەڤڕینە خزمەتەوەین بەرز. بەێ بینەرن بەڕێز دووبارە سڵاف وێن ڕێزدار بن دووبارە هاتیینە خزمەتاوەین هێژاب و پتر گەنگەشەکردن ئەلدور تەوەرێمە دەستنیشان کردی ئاین یارمەتیدان و هەفکاریە. سەبارەت وان ئەخفتنین مامۆستای بەحسکردی پێشی ناوبڕێ کە بەحسی هەندێک نمونێن چووی ڕابووری ئەتناوە کەلتورێ کوردادا وەک سەقافەت کە ناودە هەبوویە و شیایە گیانێ یارمەتیدانێ و هەفکاری هەبیتن نهاژی ئەگەر هەندێک نمونێن زیندی هەبن مامۆستای بەڕێز جەنابێت ئاماژێ پێ بدەتن بۆ ئەوەی کە بزانین شتەکە نەبەس ڕابردووە بەلکو وێگاوێژی ئەوە کللتورەکە و سەقافەتەکە دەفمە. بەڵێ نمونەیەکی دی ئەوەندە نابێت کە ڕەمەزانمان تێپەڕاندووە ئێستا باشە لە مانگی ڕەمەزاندا تا ڕادێک پلەی گەرما بەرزە پێشمەرگە بە ڕۆژووە پێشمەرگە ئێستش لە زۆربەی ساتیرەکان و لە زۆربەی دەرەوەی شارەکان و لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان پێشمەرگە هەن لە شوێنی خۆیانن بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە. یەکێک لەو شتانی کە سەرنجی ڕاکێشام و زۆر شتێکی جوانە ئێمە باسی مسلمانمان کرد ئەمجا باسی ئاینەکانی تر بکەین بڕوانە پێشمەرگەی مسلمان و پێشمەرگەی یەزیدی یان ئێزدی پێشمەرگەی ئێزدی یەکێک لەو چاوپێکەوتنانەی کە هەر لەم کەناڵەوە پیشانیدا پێشمەرگە مسلمانەکە ڕەمەزانە بە ڕۆژووە ئێستش کە ڕەمەزانە پێشمەرگە ئێزدیەکە ڕکاتی ڕۆژووی ئەو نییە گوتی چۆن تۆ ئێوە چۆن ینی بە ڕۆژوو دەبن و ینی زەحمەتە و ڕۆژ گەرمە پێشمەرگە ئێزدیەکە گوتی ئەم پێشمەرگە مسلمانە من پێی دەڵێم واجیبەکەی تۆ بە ڕۆژە کە بە ڕۆژ تۆ لەبەر ئەم هەتاوە بی ناتوانانی بە ڕۆژوو بی واجیبەکەی منیش بە شەوە شەو خۆ تۆ بە ڕۆژوو نابی وەرە با من و تۆ واجیبەکەمان بگۆڕینەوە منی ئێزدی بە ڕۆژ لەجێی تۆ واجب دەگرم بۆ ئەوەی تۆی مسلمان پێشمەرگەی مسلمان تۆ کە کاتێک بە ڕۆژووی تۆ لە ئیسراحەت بە کاتێکە شەو دێ کاتەکەی منە من دێمەوە تۆ بچۆ بە شەو بە ڕۆژوش گوپیت کە مرۆڤاتی و ئینسانیەت یعنی تۆ ئەمە چل چۆن لێک دەدەیتەوە تۆ وەکو ئینسان ئەمە چۆن لێک دەدەیتەوە ئەمە چۆن ئەڵێیت و ئەمە هەر ئەبێ ئەم شتە جوانانە بیبینی بیجێڕیتەوە لە هەمان کاتیشە ئەمە ئەبێ بزانی ئەو تۆ وەکو ئینسانێک بە چاوێکی ڕێز و بە چاوێکی نازانم ینی چۆن دەڕوانیتە ئەم هەڵوێستە جوانە ئەمە دەبێت لای خۆ چەند گەورە بێ یعنی ئەو ئێزدیە بەشدارە لە ڕۆژوی ئەو مسلمانە ئەمانە هاوچێشەیەکن شتێکە بۆیە نەبێ هەمووی ئەمانە بە چاوی ڕێزەوە بڕوانم بەریتانیەک ئەوە ڕۆژنامەی ئیندیپێندنت بڵاوی کردەوە هەر ئەم کەناڵەش 24 ئاماژەی پێکرد
یەکێک لەو هەواڵانەیە کە کەسێک بە ناوی کرێس هێربرت کرێس هێربرت سەربازێکی بەریتانیا هاتوون بۆ عێراق لە 2007 لە تەقینەوەیەکە کراوە لاقێکی پەڕیوە کە لاقێکی پەڕیوە لی دەپرسێن تۆ هاوڕێکانی پێی دەڵێن بۆ ڕقت لە موسڵمان نییە دەبێت ڕقت لە موسڵمان بێت تۆ لە بەسرا بەهۆی ئەو موسڵمانانەی ئەوێەوە عێراقەوە قاچێکت پەڕیوە ئەو دەڵێ ئێوە وا تەماشا دەکەن دەزانم ئەوەی کەوا ئەو لوغم و ئەو تەقینەوەی بۆم داناوە موسڵمانێکە کە من لەوێ بوومە بەڵام من بیرێکی ترەکەمەوە بیر لەوە کەمەوە لە نێو ئەو کاتێکەوەم بەسەر هات سستەرێکی موسڵمان بوو یەکسەر بۆ فریاکەوتنی خێرا و ئیسعافاتی ئەوەلی و فریاکەوتنی خێرا سستەرێکی موسڵمان زوو چارەسەری منی کرد لە نێو فڕۆکەکە پزیشکێکی موسڵمان هەبوو کە یەکسەر نەشتەرگەریەکی خێرای بۆ من کرد کە هاتینەوە پزیشکێکی دیکەی موسڵمان نەشتەرگەری کۆتایی بۆ من کرد وەختێک کە چاک بوومەوە و تا ڕادەیەک باش بووم لەگەڵ باوکمدا چوین بۆ ئاهەنگێک ئەو تەکسیەکمان گرت ئەو تەکسیە کە ئێمەی گەیاند حکایەتەکەمان بۆ جێڕاوە تەکسێکە گوتی وەڵڵا من سایقێکی موسڵمانم لێرەم مادام ئەوە وەزعەکەیە منیش بە خۆڕایی دەتانگەێنم بۆ ئەو شوێنە و پارەتان لێ وەرناگرم هێربەر دەڵێ کریس هێربەر دەڵێ تەماشاکەن ئەگەر ئێمە بڵێن موسڵمانەکان هەموو داعشن ئێمەش ڕێکخراوێکمان هەیە ئەنجا من ئەو ڕێکخراوە لە مێژە ینی ڕێکخراوێکی وەکو داعش هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا پێوترێ کوکلاس کلان ئەم ڕێکخراوە پێی دەوترێ کەی مختصەرەکەی وەکو داعش جلی ڕەش دەکا ئەو ڕێکخراوە جلی سپی دەکا بەس چاویان دیارە شتی سپیان لەبەرە ئەوەی پرۆتستان نەبێ دەیکوژن ئەوەی ڕەشپێز بێ دەیکوژن دەڵێ ئەگەر ئێمە بڵێن موسڵمانەکان هەموو داعشن ئەوانش حەقیانە بڵێن مەسیحەکان هەمووی کەین کەواتە مەبستم چی بوو مەبستمەوە بۆ بڕوانە چەند ئینسانی چاکەیە لە هەموو ئاینەکان لە هەموو شوێنەکان کە بە چاوی جوان دنیا دەبینێ gelek baş mamoste beres medvêtin amajê bideyne wê çendê mamosta hindek astengên keltûrî jî hene heman demda wek keltûrê kurdewarî çend bandora xwe heye te'sîra xwe heye ser vê çendê ke bibîte rêgir bû efkariyê ئەوە لە ڕەنگە ڕەهندێکی تێگەشتێکی خراپی ئاینی هەبوو بێ دوای بۆتە کەلتور یعنی چۆن یعنی کورد بە شێوازێکی سەرەکی ڕەنگە لەم خاڵەدا ساڵ لە دوای ساڵ باشتر بێ ئەویش پێی دەڵێن جیاوازیکردن لە نێوان هەڵسەنگاندن و مامەڵەکردن یعنی چی هەڵسەنگاندن شتێکە مامەڵەکردن شتێکی دیکە یعنی چۆن یعنی تۆ مادام مسلمانی یعنی قەناعەتت بە ئیسلام هەیە بۆ مسلمانی قەناعەتت بە ئیسلام هەیە ئەمە هەڵسەنگاندنی تۆیە تۆ پێت وایە من پێم وایە ئیسلام ئاینێکی جوانە و شایانی ئەوەیە من مسلمان بم ئەوی دیکەش پێی وایە ئاینەکەی خۆی ڕاستە ئەوی دیکە و ئەوی دیکە و ئەوی دیکە ئەمە کە من پێم وایە من ڕاستم نابێ ئەم هەڵسەنگاندنەی من بۆچی مەسیحی نیم ئێستا من بۆچی ئێزدی نیم چونکە پێم وایە ئیسلام لەوانی دیکە باشترە ئەمە هەڵبژاردنەکەمە ئەم هەڵسەنگاندن کەواتە هەڵسەنگاندنی من بۆ ئاینەکانی دی لە پلەکانی تردایە و هەڵسەنگاندنم بۆ ئیسلام باشترە نابێ ببێتە مای ئەوەی لە مامەڵەکردندا ڕنگ بداتەوە نمونونەکانی پێشوم باس کرد لە ڕووی تیۆری من ئاینەکەی خۆم پێ باشە بەڵام لە ڕووی ئەمەلی دەبێت ئاینەکەم چۆن پێم بڵێ دەبێت پێم بڵێ لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا باش بە ئەو کات دەرەکەوێت ئاینەکەی من جوانە نمونەیەکی تر پێ بڵێم وتم قال لصاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب يعني هاوڵی شێتی و صاحبی شێتی و کافریشە صاحبەتی مامەڵی جوانی لەگەڵەکە قورئان شتی زۆر جوانی تێ ئەم شتە کەلتوری قەدیمانەمان بۆ ڕاست دەکاتەوە ئەگەر باوکو دایکی خۆت کافر بوون هات بەم کوردیە پەتیە خدا دەفەرمێ وئین جاهداکە على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما ئەگەر دایک و باوکە بێ باوەڕەکەت لە هەوڵی ئەوەدا بوون تۆ بێ باوەڕکەن بە قسەیان مەکە ئەی لە دنیا ئەی لە مامەڵەکردن وصاحبهما في الدنيا معروفة هەمیشان بوو بە صاحب وصاحب پێڵاو لەبەر پێیان دەدەنی ئەبینی ئیبراهیم لەگەڵ باوکی بێ باوەڕە هەر ئەڵێ یا ئەبەتی هەر دەڵێ یا ئەبەتی و یا ئەبەتی ئەبینی کەواتە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەمە مەڵێ من لەبەر ئەوەی ڕێگەی خۆم زۆر پێ ڕاستە ڕێگەی ئەوم پێ هەڵێ ئەو قەینە بەڵام مامەڵەکردنی جوان دەبێت مامەڵەکردن جوان خاڵی دۆم زۆر گرنگە بۆ ئەوەی بواری کەلتوری خراپ کاریگەری لەسەرمان نەبێ بواری دنیا و قیامەت جا بکەینەوە
قیامەت هی خوددایە دنیا هی ئێمێ قیامەت هی خوددایە دنیا هی ئێمێ بۆیە خوا سوبحانه وتعالى رب العالمینە مادام رب العالمینە پێغەمبەریش درودی خوای لەسەر ڕەحمەتەن للعالمینە پەیامەکەشی ڕەحمەتە بۆ عالم کەواتە من و تۆی مسڵمانە بێ ڕەحمەت بین بۆ عالم بەڵام خدا مالیکی یەومی دینە خدا خاوەنی ڕۆژی پاداشت و سزایە ئێمە نین بۆیە خدا فەرمووی ئیلەیە مەرجعکم فأنبئكم بما كنتم فيه تختلفون بكردي إنسانەکان گەڕانەوەتان بۆ لای منە و منیش پێتان دەڵێم ئەو جیاوازیە و ئەو ئیختیلافاتین لە دنیاتان بوو ئێستا پێتان دەڵێم چێ ڕاستە و چێ هەڵەیە کەواتە لێرە بۆمان دەردەکەوێ لە ڕوانگەی قورئانەوە فێر دەبین زۆرێک لە کەلتوری هەڵەی نێوخۆمان بینەرن بەرز هەفکارên me jî ڕاوسەرنجێن بەڕێزان وەرگرتینە شار و شارۆچکên کوردستانی با پێک ve bîner bîn û گوێ خۆ بدەینی کەوان چ گوتی سەبارەت پێ پرسیار هات ڕاستەکەن بۆ هەموو شتێکە بەتەمای بیکەی بە کولتور ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەیت پەروەردە ئەبێ وردە وردە لە مناڵەکانەوە دەستکەین بە لە خوێندن بیکەین بە پرۆگرامێکی لاوەکی بەڵام بە شێوەیەک بێ کە هەموو مناڵێک سوودی لێوەربێ ئەنجا لە دام و دەستگا ڕسمیەکان لە دام و دەستگا ناڕسمیەکان بەو شێوانە ئەتوانی بیکەی بە کولتور خودیم و هەریکشمە هەکوش خو مۆڵە خود دەست پێ بکات یعنی بگەڵی گەلێک ڕێگەی تاین مرۆڤ دەیەوێت هۆریکۆریێنیشۆ دەوروبەری خۆت دەت هۆریکۆریێنیشۆ زۆرۆکێت خۆ دەت بوو نمونە گەلێک جۆ مەسەلە مرۆڤدەیەکی بینێتی مەحتۆجە زۆرۆکی مرۆڤیر گەل مرۆڤی کۆتە چ پێچی دیدەف زۆرۆکی خو ئەو بچیت دەتەویت وی ئێمۆنەتی چ پۆرە بی چار شتێکی دیبی لە دینی ئیسلامیشدا ئینسانیەت هەر هەبووە کابرا دەبینی لێکوانە لی قەوماوە میسالەن پارەی بزر کردەوە میسالەن پارەی لە نەماوە پێ بستەوە ماڵەوە ینی خەرچی ئەو شارە نییە یعنی ئینسانیەت یعنی دەبی بەڕاستی ئینسان بەشەر بە هەوندەی تێدا بێ ینی یارمەتی ئەو فەقیر و هەژارە بدە لەبەرەوەی کابرا دەبینی لێ قەوماوە الحەمدولله ما هەیت نۆفمە دەوەکو عادەتێک بەس ئەم حەسکەن گاو بوو گۆڤێ زێدەترژی لێ بێتن چونکی هۆریکۆری ماری خودت تعالى بشتەمەوە تعاونوا على البر والتقوى بجهندی ئەم هۆریکۆری ئەیکودو بکەن ئەتقەنجی و باشێدا ئەڤە هەمات ئەسڵ دا دینی مە بۆ هەندێ هاتی ئەگەر هەر تاکێک لە خودی خۆی و دەست پێ بکە بڵێ من ئەگەر ئیشێک بکەم بەبێ بەرامبەر بۆ ئەوەی تریمی بکەم یعنی لە هەموو سەرزەوی و لە هەر کاتێک و لە هەر دقەیەکە یعنی ئەم ئیشە چاکەی کە تۆ کردوتە دڵنیا بە ڕۆژە لە ڕۆژان عنیەتەوە بەردەمت ئێمە هەمومان برایەژین هەمومان لەم کوردستانە ئەژین هەمومان ئەتوانین بۆ خۆمان من ئەتوانم بە هەواڵەکانم بێن بە برادەرەکانم برێن بە جیرانەکانم برێم ئەبێ ئێمە یارمەتی یەکتر بدەن ئەگە یارمەتی یەکتر ندێن چۆن ئێمە ژیانمان نابێت زۆر زەرورە ئێمە وەکو تاک هەمومان لە ئاسی خۆمانەوە دەستی هاوکاری بۆ هەموو کەسێک درێژکەین و وا بکەین کە گیانی هاوکاری و تەبایی لە نێو تاکەکانی کۆمەڵگایە زیاد بکەین و پەرەی پێی بین و هەموو کەسێکمان خۆش بێ و هاوکاری هەموو کەسێکیش بکەین لەو ڕێگایەوە وەختێ مەڵێک زادێکی چێکێتن تایبەت وەختیان بێژن زادن کردەوەری وەختە چێت کاتن دەبەر خودت تەسینیکێک زادی چێکرد احتمالا ئەو چێت بەت بەزێتە بچیکێکی ئەو بچیدە ببەت ئەڤەت دەفی بچیکی و دڵدەفی بچیکی شین بیت ئەف هاریکاری ئەف گیانی هاریکاریە دڵدەفی شین بیتن دەبێ ئەو کولتورە بمینێ یارمەتیدانیش بەردەوامی بەڕاستی چکە یارمەتیدان بەردەوام نەبی کێشە دروستە بێ ناو کۆمەلگا بەڕاستی جیران دەزانی جیرانی خۆی ئەوە محتاجە پێویستی بە یارمەتی هەیە چی هەیە چی نییە ئەوە یەکەم دووەمینیش مەسەلەن کە بلێنە تو یەکە چی دەناسی ئەوە مەسەلەن زۆر محتاجە زۆر ئەوە پێویست ناکە بلێ ئەوە دەچم بە دزیش بی بە عەلەنیش بیتن مەسەلەن یارمەتیەکەی دەدەن دەستن وان بەڕێزان خۆش بن کە پێشنیارین خۆیان و سەرنجێن خۆ ئاراستەی مەکردین و وەک بێژن ئەخفتنین وان هەمی یعنی ئەم هەموو کۆکین سەروێ چەندێک ئەف تشتە هەمی بێتە پرەکتیزەکردن ناوا ژیانەمەیە ڕۆژانەدا و هەفکار بین گەل هەر کەسێکی و بێک و بسەحکەینێ چ ڕێگەس هەیەیان و چ کەسێ بەرامبەرتەیە بەمستە بڕێز ئەگەر گشتی ئەخفتنەکە سەریع یا پلەست هەبیتن سەبارەت ئەخفتنێتوانە و پرسیارە خۆ وەک تەوەرژی ئاڕستەی جەنابێتە بکەین مامۆستا کەمە پێشی ناپڕژی بەحسیوی چەندی کرد هەندێک ڕەوانە تێگەشتنێت شاشە بن بۆ دینیان هەندێک تێکست هەبن بۆ حاڵەتێکی دیارکردی هات بنە بەحسکردن کات بنە هۆکار دیندارێک هەندێک جارب خەلەتی سەردەریت کرد و تەسەڕفێت کردن هەر سەبارەت بێ چەندی مەدوێت بپرسین ڕێگرین یاسایی و جواکی ڕەنگە ئەوەژی بچتە ژێرێ چەندێدا ڕێگرین یاسایی و جواکی چنە هەمبەر هەفکاریە و درێژکردنا دەستێ هاوکاری بۆ کەسێ بەرامبەر بە هەموو ئەوانەی پێش و باسمان کرد
لە ڕوانگەی قورآن و فەرموودەوە کە پێغەمبەر درودی خوای لەسەر ئاوای کردووە تێگەشتنی کوردانش تێگەشتێکی جوانە بۆ ئاین ئەمەمان چارەسەر کرد تا ڕادەیەکی زۆر ئێستا بین بڵین ئەم هاوکاریی کە من ئەمێ هاوکاری تۆ بکەم تو ئەتەوێ ئەم ئاەت و فەرمودانە جێبەجێ بکەی ئەبێ بینەوە کۆمەڵەشتی چارەسەرکەین وەکو ئەوروپا ئەوی چییە دوو مەسلەی گرنگە دوو بوار و ڕەهەندی گرنگە یەکیان ڕەهەندی یاساییە ئەو دیکە ڕەهەندی کۆمەڵایەتیە ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی یاسایی چارەسەر نەکەین هەموو ئەم قسە جوانانە نایەنە جێبەجێکردن چۆن ڕەهەندی یاسایی چۆنە ئێستا نمونەمان هەیە لە هەرێمی کوردستاندا مەسەلەن لەو ڕووداوانەی کە دەیبینی خوانەکە ڕوویداوە زۆریش ڕوویداوە یعنی ئۆتۆمبیلێک خۆی کێشاوە بە دوو ئافرەت هەردووچیان لەوێ کەوتون لە ئەوروپا دەڵێن 1 دقیقە زووتر ئەمانە بگەێنرە نەخۆشخانە لەوانەیە ژیانیان نەکەوێتە مەترسیەوە ئەو کەسێکی خراپ بووە ئەو کەسێک کە بە ئۆتۆمبیل لە دوو ئافرەت دەدا و دەکەون و بەجێیان دێڵێ و دەڕوە خەڵکەکە هەمووی بە دیاری دوو ئافرەتەکەەوە وەستاون ئەیرا باسی هاوکاریە ڕاستە خەڵکەکە دەڵێن ئێمە حەقمان نییەوە ئافرەتە پیاوە مسلمانە مسلمان نییە کوردە عەرەبە تورکە هەر شتێک حەقمان نییە بەڵام بۆ هەڵی ناگرن کەستان ئەڵێن کاکە ئەگەر هەڵی گرین بیبین بۆ خەستەخانە پێمان دەڵێن یەکسەر بە پێی قانون ئێمە تەوقیفەکەین ئەڵێن ئێمە تەوقیفەکەن ئەڵێن تۆ خۆت لێت داوە ئەمە یەکێکە لەو یاسایانەی من تەمەنم 10 ساڵ بووە دیومە تەمەنم 10 ساڵ بووە بینیومە ئەو خەڵکی کە چووە خەبەری داوتوتی کاکە لێرە شتێک ڕوویداوە کاکە ئەو شتە ئاوها بۆ یەکەم کەس خۆیەگرن جاڵە من کاکە ئەم خێرە بۆ بکەم باشە لە ئەوروپا بۆچی خەڵک زوو ئەچێ بەدەمی خەڵکەوە ئەیگەێنێ ناوی ئەو کەسە وەرەگیرێ ناونیشانی وەردەگیرێ بەڵام نایەکسەر ئەو تەوقیف بکەن و بیکەنە سجن ئەڵێن ئەمە گومان دروستەکە هەر کەسێک خۆی خەبەر بدا و هەر کەسێک یەکێک لەسەر جادە سیارە لێدا کابرا کەسێکی خراپ بوو شۆفێرەکە بەجێی هێشت و ڕۆی تۆش وەکو ئینسان بەبێ ئەوەی لە دین و لە نەتەوەی پرسی هەڵێگری و دەیبەی تۆ بیتە تاوانبار کە سوکارەکەشی دێن ڕەنگە تۆ تاوانبارکەن ئێ باشە ئەو کاتە کەس خێر ناکە کەس هاوکاری ناکە کەواتە دەبێ یاساکانمان دەستکاریکەین یاساکانمان بەو جۆرە لێ بکەین کەوا ئەو گومان بۆ نمونە شتێکی دیکە تۆ لە ڕێی خۆتەوە لە نێوان شارێکەوە بۆ شارێکی دیکە دی کەسێک دەبینی لە ڕاستی تەکسی بۆی نەوەستاوە کەس بۆی نەوەستاوە لە ئەوروپا خەڵک بۆ ئەم جۆرە کەسە دەوەستێ ڕێگەکە هەمووی بە کامیرۆ بە ڕادار چاودێری دەکرێت دەزانرێت چۆنە و چۆن نییە تۆ بەڕاستی بەدڵ و بە مەبدە و بە هەموو بنەما ئاینی و نەتەوەیەکانی خۆت حەزەکە یارمەتی ئەو کەسە بدەی هەڵیگری هەڵت گرت و خوانەکە لە ڕێگا خۆت تووشی ڕووداوێ بووی ئیدی کاکە کە سوکاری ئەو کەسە دێن حکوومەت دێ ئەڵێن ئەم کەسە لە ئۆتۆمبیلی تۆیا چی دەکرد کاکە وەڵا لەو ڕێگایە بوو پێویستی بە یارمەتی بوو کەس بۆی ناوەستا منیش هەڵم گرت ئێ دەڵێن نابێ مادەم لە ئۆتۆمبیلی تا ئیتی تۆ بە وەڵام و بە پرسیار ئەدبەن هەتا چەند ساڵێک تۆ تووشی کێشە دەبی کە سوکارەکەی دی ئەڵێن کاکە خوێنەکەی لەسەر تۆیە خۆ تۆ تەکسینی تۆ بۆ هەڵت گرتووە یاڵە وەرە ئەوە دەفتەر دۆلارمان دەنێ ئەبینی ئێستا خەڵک ناتوانێت کەس یارمەتی کەس بدە ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە بواری یاسایی پێویستە چارەسەر بکرێ لە بواری کۆمەڵایەتی پێویستە چارەسەر کرێ یا بواری کۆمەڵایەتی وەکوچی گرفتێکی تر پێغەمبەر درودی خوای لەسەر زۆر جەختی لەسەر ئەمە کردووە ئەڵێ کەسانێک خراپە دەکەن بەهۆی خراپەکەی ئەوانەوەیدی خەڵک چاکە ناکە زۆربوونی درۆ زۆر کەس دێ داوای یارمەتی دەکا دەرۆزە دەکا دوای سێرەکەی ئەمە چەند دەفتەر دۆلاری هەیە مانجی ئەوەندەی کۆ کردوێتەوە سێرەکەی ئەم کەسێک کە بە ناوی یارمەتیە و دێ و چەند ساڵە تۆ یارمەتی دەدەی دەرکەوت ئەمە پارەی هەیە خانووی هەیە لە تۆ دەوڵەمەندترە ئەم درۆزنە ئەم درۆزنانەی کە درۆ دەکەن و بەهۆی درۆکانیانەوە فێڵ لە خەڵک دەکەن و تۆش هاوکاریان دەکەی ئیدی دوای بۆ دەرەکەوێ ئەمە ڕاست ناکەن ئیدی تۆش واز لە هاوکاری دێنی ئیدی هاوکاری باش و خراپ ناکەی ئەڵێ کاکەوە من ینی دەرکەوت ئەم خەڵکە ڕاست ناکە بۆیە خەڵکێکی زۆر پەیدا بووە کە ڕاستگۆنین خانوویان هەیە خانۆکەیان بەکرێداوە هاتوون چادرێکیان هەڵداوە لەسەر ئەو جادەیە دەڵێن ئێمە پارەی کرێکەمان نییە و خەڵک پارەیان دەداتی و دواشەڵەن کوڕە فڵانە کەسەوە خانووی خۆی بەکرێ کەواتە ئەمانەش بوونە هۆکارێکی جیواکی و کۆمەڵایەتی ئێمە داتامان پێویستە زانیاریمان پێویستە هەتا هەیە ڕاستە پێویستی هەیە ڕەنگە مناڵی بێسەرپەرشتی هەبێ لە 4 منەزەمە ناوی نووسیوە هەیە منەزەمەکان داتابەیسەکانیان کۆکەنەوە ناوی دووبارە نەبێ تۆزە کۆنتترۆلیکەن ئەمانە هەمووی شتی جیواکی ترت پێ بڵێن لەو بازارە و لەو باژێڕە مەسەنە خەڵکە بینی ئەمڕۆ خواردنێکی خواردووە چۆتە مەطعەم خواردنی خواردووە تەسەمومی کردووە یەکەم نیشانەی تەسەمومکردنی ئەم ژەهراوی بوونی ئەم هاوڵاتێک کە خواردنی خواردەوە ئێستا لە مەطعەم دەرچووە چییە تووشی ڕشانەوە دەبێت
ئەمە پێویستە زوو بگەینێتە خەستەخانە وانە خەڵکی ئێمە ئەگە کەسی بینی لە سەرجادە بەس ئەرشێتەوە سەرخۆشە ئەڵێ لێی گەڕێنەوە سەرخۆشە و زۆری خواردۆتەوە وانە ئەزانی ئێمە یەکێک لە دیراساتەکان دەڵێ شاعیرێکی گەورەی ئێمە بە خواردن ژەهراوی بووە تووشی ڕشانەوە بووە خەڵک گوتوێتی ئەوە سەرخۆشە درەنگە یانوێتە خەستەخانە و دوای وەفاتی کرد ئەمە چمان پێ دەڵێ من پێمان دەڵێ ئێمە زوو حکوم دەدەین لەسەر ئەم شتانە کۆمەڵگەی ئێمە زوو لەسەر ئەم شتانە یا شتێکی دیکە ئەگەر کەسێک لە باژێ ڕاکەوت ئافرەت بوو مە ڕوویداوە لە هەندێک وڵاتی کەنداو ئافرەتە خەریکە بخینکە ئەزانی خاوەنەکەی گوتوێتی ئەوە خێزانی منە یا ئەوە خوشکی منە نابێ هیچ زەلامێک دەستی لێ بدە با بخین چێ بەڵام کەس نەچێ یارمەتی بدە ڕازی نیم کەس بچێ دەری بێنێ ئەزانی ئەوە ڕوویداوە و ئەمانە چین هەمووی جوواکین و ڕێگرن لە بەردەمی چۆن ئەڵێ یارمەتیداندا یعنی لە ڕووی جوواکی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی کەلتوری و مەسەرەنجاری وایە تۆ دیوتە من دیومە کەسێک لە مناڵەکەی خۆی داوە لە مناڵەکەی خۆی داوە لی داوە و مەسەرەن ئەوانە ئەڵێ کورە بۆ لێ دێ خۆ مناڵی جوو نییە ینی چی یعنی کە ئەنەوە ئەگە مناڵی جوو بێ قەی ناکە یعنی ئەمە چی ئەمە کەلتورێکی هەڵەیە ئێمە نابێ ئەوە برەو بەم شتانە بێ یا مەسەرەن کەسێکی من لەبەر دەرگا ئاوێکی زۆری نەکەڵێ کاکەەوە ئاوە بۆ خەسارەگەی خۆ ماڵی کافر نییە یعنی بۆ ماڵی کافر بێ بەوەی لێ بکەین مانە هەمووی دەستەواژەن ئەبێ بێ چارەسەری بکەین جار بە کورتیە بێ لەسەرەوە بڵێم مەسەلەی هاوکاریکردن ڕێگرەکان چین ڕێگرێکی ترت پێ بڵێم یعنی من ئامادەی زۆرێک لەو سیمینار و کۆڕشتانە دەبم کەەوە خاوەن ئاینێک ئێزدەکان دەڵێن وەرن بۆ سیمینارێک یارمەتیمان بن ئێوە وەکو مسلمان دوو قسەی خێرمان بۆ بکەن کە ئەم کاری داعش دەیکا بەڕاستی کارێک نییە ئیسلام ڕازی بێ پێی وانە ئەبێ بچین بۆ ئەو شوێنە من چەند مامۆستای ئاینیم بینیوە کە هاتوون گەڕاونەتەوە مامۆستا بۆ دەگەڕیتەوە ئەڵێ کامیرەی لێ ئەگەر لە کامیرە دەرکەوێ من لەگەڵ ئێزدەکان دەرکەوتومە قسەم لەسەر دەکەن دوای ئەوەیە کە زۆر قسە لەسەر من دەکرێت بۆ چونکە بەس من ماومەتەوە جووەکان کاتی خۆی گوتیان ئەرێ حکوومەتی عێراقی پاسپۆرتی لێمانسەنەوە جنسی لێمانسەندەوە ئێمەی هاوڵاتی عێراقی هەمووی دەرکرد لە ئەرزی خۆمان بۆ ئیسرائیلی ناردین ئەم کارە باشە ناوەڵا کارێکە ئیسلام لەگەڵی نییە باش نییە ئەدەی باشە بە بۆنەی یادی ئەو فەرهودەی کەوا هەندێک بەناو مسلمان ماڵی ئێمەیان تاڵان کرد و ئێمەیان دەرکرد وەرن دوو قسەی خێرمان بۆ بکەن مامۆستای ئاینی و فلان و منیش باش نییە بەو یادەوە وڵا کاتێککە چوین کاتێککە کامیرە هات مامۆستا ئاینەکان هەموو کشانەوە بە تەنیا من مامۆ کە من مامۆ دوو قسەی خێرم کردنە خێرەمە ئیسلام لەگەڵ ئەم ئیشە نییە و مەشتێکی زۆر ئەوە بەم شێوازەیە و دەبێت ئاوهابێ ئەم حاڵەتە ئیدی وای لێ دێ ئەڵێن باشەوە بۆ هەرتۆ لەوێ بووی بۆ دوو مامۆستای ئاینی لەوێ نەبوو مامۆستا ئاینەکە سیان بوون گوتیان کامیرە هەبێ ئێمە ناین بەس کامیرەکان نەبێ ئێمە دەین ئەخر بۆ ئەبێ کاری چاکە شەرمی لێ نەکەین کاری چاکەیە لەگەڵ هەر ئینسانێکا بیکەل ئەگەر مامۆستای ئاینی ئەم کاری ئەنجامدا و کاتە گلەیش لەسەر ئەوانی دیکە دروست نەکە مامۆستای بەڕێز دەستێتت خۆش مەبەحسی هەفکاریە ئاینی کرد و هەفکاریە جڤاکی کرد کە ئەم vê çendê pêşkêş bikein û herwisa hevkariya derûnî û hevkariya siyasî jî gelek giring e ev çende serbête cêbecêkirin navbera van kesane jî da bînerin biriz vî awayî dihîne dumaya vê xelekê û zor spas bû mamostayî biriz ke digel me dabû û ev hemî axiftinên baş û hejî pêşkêşî me kirîn û zor spas bû hevkarên beriz jî evên vokas bob amadekirîn û herwisa evên li jûra kontrolî û bimînim xêr û şad ta xeleka kedî bigeyîn ev êk em hemî bibîne hevkarên êkdû destê harûkariyê bû êk dirêj bike.